لە مەرکەزیەتی ئیداری و کارگەڕی ئەو خواست و داواییە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاڵا هەڵگرێتی و دەیانەوێ لە ڕێگەی لامەرکەزیەتەوە زیاتر دەستیان بگات بە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەڵانی خەڵک لە ئیدارەدان. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایدەگەیەنێ کە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێ لە ڕێگەی لامەرکەزیەتەوە خزمەتگوزاری و قوتی خەڵک لە ڕێگەی داهاتی سنوورەکانی خۆیانەوە بەدەستیان بگات. هەروەها دەڵێت یەکێتی دەیەوێت لە ڕێگەی لامەرکەزیەتەوە پایەکانی قەوارەی هەرێمی کوردستان زیاتر بپارێزێ. ئەو پرۆژەیە کە ئێمە هەمانە و هەم ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان ئەو شێوەیە کە ئەم پرۆژەیە ڕەشنووسەکەی ئەنووسرێ لا مەرکەزێتی کارگێڕی و داراییە بەو شێوەی کە بتوانێت و کووتمان باشترین خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێ و ئەم پرۆژەیە لە چوارچێوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانایە و ئەم پرۆژەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە واتە بەرز دەکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران واتە دواتر ئەنجومەنی وەزیران یا بۆ خۆیان بڕیارەدەن یاخود دەینێرن بۆ پەرلەمانی کوردستان بۆ بڕیاری کۆتایی. یەکەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەرقەرارکردنی قەوارەیەکی سیاسی بووە لە هەرێمی کوردستان کە ئەو قەوارە سیاسیە بتوانێت ڕنگدانەوە و دەنگدانەوەی هەبێ بۆ هەموو پارچەکانی تریشی کوردستانیش و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان زیاتر لە 20,000 شەهیدی داوای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەدیهێنان و بەرقەرارکردنی ئەم قەوارە سیاسیە لە باشووری کوردستان و ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان حیزب و هێزێکی باڵای پارێزەری ئەم قەوارە سیاسیە لە هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆ دامەزراوە هەر خۆشی دامەزرێنەری ئەم قەوارەیەیە بۆیە لە پێناو قەوارەی هەرێمی کوردستان قوربانی گەورەی بەخۆی داوە. ئەم ئەندامی ئەنجومەنی پارێزگایی سلێمانی دەڵێت یەکێتی دەیەوێ لە ڕێگەی لامەرکەزیەتی کارگێڕی و داراییەوە خەڵک بەشدار بکات لە خۆبەڕێوەبەری ئاماژە بەوەش دەکات کە یەکێتی لە پێناو مانەوەی قەوارەی هەرێمی کوردستاندا زۆر کات قوربانی بەخۆی داوە. لە نەودوو یەکێتی چ بە خوێن هەموو بەڵگەی زۆر هەیە مێژوە تا هەموو هەیە چ بە خوێن چ بە ڕەنج و ماندووبوونی ئەندام و کادیر و هەوادارەکانی بە جەماوەرەکەی تەنات بە تەنازل و سازش لەسەر زۆر پۆست و با بڵێن ئیمتیازاتی حیزبی خۆی هەمیشە باجی وایە کە قەوارێکی سیاسی دەیەزە بێ و لە هەموو پارچەکانی کەش باجیاوە وەکوتم بەخوێن بە هەموو هێز و گیانی خۆی یەکێتی بۆی پارچەکانی کەش پارێز بووە بۆی ئەمە بێتە هەوێنێک بۆ پاراستنی هەموو قەوارەکانی کە بۆیە بێگومان یەکێتی تەسحی گەورەیەوە و تا ئەم دەقەش هەموو هینەکانی بۆ ئەوەیە کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بپارێزێت کە خۆی لە حکومڕانیە کە ئەبینێتەوە پارچەکانێکی کوردستانیش چاویان لەم حکومڕانەیە و تەسحی گەورەی بۆیەوە هەرگیز یەکێتی بیلەوە ناکاتەوە وە گوتم سیستەمی لامەرکەزی بە پێچەوانە بۆ بەهێزبوونی ئەو قەوارە سیاسیە بۆی اقتصادێکی بەهێزێ بێ بۆی حکومڕانێکی بەهێزێ بێ گوتم دوجار زۆرینەی خەڵک لە حکومڕانیا بەشدار بێت. یەکێتی حیزبی بەدیهێنەری هیوا بەدینە هاتووەکانی کۆمەڵانی خەڵک دەیەوێت لە ڕێگەی لامەرکەزیەتی کارگێڕی و داراییەوە پارێزگاری لەمانەوە و بەهێزی قەوارەی هەرێمی کوردستان بکات تا خەڵک و موچەخۆرانی هەرێم لە ڕێگەی داهاتی سنوورەکانی خۆیانەوە موچە و خزمەتگوزاریەکانیان پێبگات. هەر بۆیە ڕێکەوتنیشی بەلاوە گرینگە لەگەڵ بەغدا تا موچە و قوت و نانی خەڵک پارێزراو بێت. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.